دووی کانوونی دووەم، پەیوەندیت لەگەڵ خولیای مناڵیت ببەستەوە. یاسای ڕۆژانە، ئەو کاتەی مناڵ بوویت بە هۆکارێکی لۆژیکیەوە خولیای ئەو کارت هەبووە، بۆیە دووبارە پەیوەندی لەگەڵیدا ببەستەوە. کارامەی ژمارە 1 پەرۆشیت بدۆزەرەوە ئەرکی ژیان. کاتێک ماری کۆری دۆزەرەوەی ڕادیۆم لە تەمەنی 4 ساڵیدا بوو، لە نووسینگەکەی باوکی دایاری دەکرد. لە بەردەم سندووقێکی شوشەییدا گیرسایەوە کە هەموو جۆرە ئامڕازەکانی تاقیکردنەوە کیمیایی و فیزیاییەکانی تێدا بوون. چەندین جار دەگەڕایەوە بۆ ئەو ژوورە بۆ ئەوەی لەو ئامڕازانە ڕابمێنێت و وێنای هەموو ئەو تاقیکردنەوانەی لە هزری خۆیدا دەکرد کە دەتوانێت لە ڕێگەی ئەو کەموو لەو پێوەرانە ئەنجامیان بدات. دوای چەند ساڵێک کاتێک بۆ یەکەمین جار لە تاقیگەیەکی ڕاستەقینە چووە ژوورەوە و خۆی هەندێک لەو تاقیکردنەوانەی ئەنجامدا، ڕاستەوخۆ پەیوەندی بە خولیای مناڵی خۆی بەستەوە، زانی ئەو پیشەیەی دۆزیوەتەوە کە لە پێناویدا هاتۆتە ژیان. سێی کانوونی دووەم، دەنگی ناخ. تاکە ڕێگە بۆ گێڕانەوەی شایستەیی و مانای ژیان لە گێڕانەوەی هێزی ئەزموون و هەبوونی ئەو دەنگە هاندەرانەی لە ناخەوە هەڵدەقوڵێن و توانای بیستنی ئەو دەنگانە خۆی دەبینێتەوە. دەروونناسی ئەمریکی ئەبراهام ماسلو. لە منداڵیەوە شەیدای وشە بووم. بیرم دێتەوە لە پۆلی 4 سەرەتایی مامۆستاکەمان وشەگەلی وەک دارتاش، مێرولە، ئۆتۆمبێلی بۆ نووسین و داوای کرد زۆرترین وشە لەو پیتانە بێنینەوە. بیرم کردەوە سەرسام بووم. وتم مەبەستت ئەوەیە دەتوانین هەمان ئەو پیتانە دووبارە ڕیس بکەینەوە و وشەی تری لێ پێک بێنین؟ شەیدای ئەو یاریە بووم. ناتوانم باسی ئەو تامەزرۆیەی سەردەمی مناڵیم بۆ وشەکان بکەم. ئەبراهەم ماسلۆ ئەو تامەزرۆیەی ناوناوە دەنگە پاڵنەرەکان. تێبینی کردووە مناڵان زۆر بە وردی و لە تەمەنێکی زوودا دەزانن حەز بە چی دەکەن و ڕقیان لە چی دەبێتەوە. تۆش هەمان ئەو دەنگە پاڵنەرانت هەبووە. ڕقت لەو چالاکیە بۆتەوە و حەزت لەوەی تریان کردووە. حەزت لە بیرکاری نەبووە، بەڵام وشەکان سەرنجیان ڕاکێشاوی. بە هەندێک لە کتێبەکان دڵت خۆش بووە و لە بەردەم هەندێکیاندا ڕاستەوخۆ خەوت لێکەوتووە. بایەخی ناسینەوەی و ئارەزووە بەراییانە لەوەدایە کە ئاماژەی ڕوون و ئاشکران بۆ خولیایەک. کاریگەری کەسانی تری لەسەر نەبووە. شتێک نییە لەلایەن دایک و باوکتەوە بۆت ئامادەکرا بێت و شتێکی ڕووکەش و دروستکراو نییە، بەڵکو شتێکە لە شوێنێکی زۆر قوڵەوە هاتووە و تەنیا خولیای خۆتە و ڕەنگدانەوەی پێکاتە تایبەتیەکەی خۆتە. یاسای ڕۆژانە. ئەمڕۆ کارێک ئەنجام بدە کە لە منداڵیدا حەزت لێ کردووە. هەوڵ بدە دووبارە پەیوەندی بەو دەنگە هاندەرەکانی ناختەوە بکەیتەوە. ڕۆبەرت گرین لە ناو گفتوگۆیەکدا. 4 کانوونی دووەم، ئەمەیان شتێکە لە ناخی تۆدایە. درەنگیان زوو هەست دەکەین شتێک بەرەو ڕێگەیەکی دیاریکرا و بانگێشتمان دەکات. لەوانەیە ئەو شتت وەک پاڵنەرێکی مناڵی لە شێوەی ئاماژەیەک بیر بکەوێتەوە کاتێک لە نەبوونەوە هاندەرێک دەردەکەوێت. لەوانەیە هەستێکی شەیدابوون یان گۆڕانێک بێت لە ڕووداوەکان و بەرەو بیرکردنەوە هانت بدات. پێویستە ئەو کارە ئەنجام بدەم، پێویستە ئەوە بەدەست بێنم، ئیتر ئەوە خۆمم و ئەوەش حەقیقەتی منە. پزیشکی کەنەدی، جەیمس هیلمان. کاتێک زیاتر بە ژیاندا ڕۆدەچیت، پەیوەندیت لەگەڵ ئەو ئاماژانە دەبچڕێت کە لە ناخی بەراییتەوە دەردەچن. لەوانەیە لەژێر هەموو ئەو بابەتانەدا ون بوو بێت کە بەسەر یەکدا کەڵەکە بوون، بەڵام لەوانەیە تێگەیشتن لە سەرچاوەکانی هێزی خۆت و پلاندانان بۆ داهاتووت ببنە هۆی گێڕانەوەی پەیوەندیت بەو جەوهەرە و گەڕانەوە بۆ سروشتی خۆت. بۆیە پێویستە لە ناخی خۆتدا بە دوای و ئاماژانەدا بگەڕێیت کە لە تەمەنی مناڵیتدا ئارەزوە ڕاستەقینەکانی تۆیان ئاشکرا دەکرد.
بە دوای شوێنەوارەکانی دابگەڕێ، لە کاردانەوەکانی قوڵایی ناخت بەرامبەر بابەتێکی سادە یان حەزی دووبارەکردنەوەی شتێک بەبێ ئەوەی بێزار بیت، یان لەو هەستانەی بە چاڵاکیەکی دیاریکراوەوە پەیوەستن. تۆ ناچار نیت شتێک لە نەبوونەوە بخوڵقێنیت، هەموو ئەوەی لەسەر تۆیە گەڕانە بە دوای ئەو شتانەی کە بە درێژایی تەمەنت داپۆشراو بووە. گەر دووبارە پەیوەندیت بە جەوهەری خۆتەوە کردەوە لە هەر تەمەنێکدا بیت، هەستێکی کێشکردن لە ناختدا دەردەکەوێت و چاڵاک دەبێتەوە و بەرەو ڕێڕەوێکت دەبات. کۆتاییەکەی ئەرکی تۆیە لەناو ئەو ژیانەدا، یاسای ڕۆژانە. پرسیار لە کەسێک بکە مناڵی تۆی لەبیر بێت، ئاخۆ لەبارەی بایەخەکانی تۆوە چی بیر دێتەوە. بەو حەزە بەراییانەی خۆت ئاشنا ببە. کارامەی ژمارە 1، حەزی خۆت بدۆزەرەوە، ئەرکی ژیان. 5 کانونی دووەم، ئەو بابەتانە دەستنیشان بکە کە مایەی سەرنجی تۆن، ئینجا بە هەموو تواناتەوە پیادەیان بکە. زانای بواری مرۆڤناسی، ئەنترۆپۆلۆجیا و زمانزانی هاوچەرخ. دانیال ئیفریت لە سنووری نێوان کالیفۆرنیا و مەکسیک لە شارێک پێگەیشت کە گاوانەکان تێیدا دەژیان. لە تەمەنێکی بچووکەوە هەستی کرد بەرەو کلتوری مەکسیکی دەوروبەری خۆی کە مەندکێش دەبێت. هەموو شتێک لەو بارەیەوە سەرسامی دەکرد. دەنگی ئەو وشانەی کرێکارە کۆچکردووەکان گفتوگۆیان پێدەکرد و جۆری خواردن و ئەو نەریتانەی تەواو لە جیهانی ئەنگلۆسەکسۆنی جیاواز بوون. دانیال ئیفریت بە تەواوی خۆی تەرخان کرد بۆ فێربوونی زمانی ئەو میلەتە و ئاشنابوون بە کلتورەکەیان. ئەمەیان گۆڕا بۆ نەریتی بایەخدان بە ئەوانی تر و بە درێژایی ژیان لەگەڵیدا بەردەوام بوو. جۆراوجۆری کلتورەکان لەسەر هەسارەی زەویدا و ئەو مانایەی سەبارەت بە پەرەسەندنی ئێمەی مرۆڤ لە خۆی دەگرێت. یاسای ڕۆژانە، ئەو بابەتە چییە کە بەردەوام هەستت کردووە بۆ لای خۆی کێشت دەکات. ئێستا بەو پەڕی توانای خۆتەوە پیادەی بکە. 6 کانونی دووەم، گۆڕان یاساباوەکەیە. لە مامەڵەکردنت لەگەڵ ژیانی پیشەیت و گۆڕانکاریەکاندا پێویستە بەو شێوازە بیر بکەیتەوە. تۆ پەیوەست نیت بە پۆستێکی دیاریکراو و پابەند نیت بە پیشەیەک یان کۆمپانیایەک. تۆ بە ئەنجامدان و گزارشکردنێکی تەواو لە ئەرکی خۆت لە ژیاندا پابەندیت. تەنیا خۆت بەرپرسیت لەوەی ئەرکی ژیانت بدۆزیتەوە و بە ئاڕاستەیەکی دروستیدا ببیت. ئەرکی ئەوانی تر نییە پارێزگاریت لێ بکەن و یارمەتیت بدەن. تەنیا خۆت لەو کارە بەرپرسیت. گومانی تێدا نییە گۆڕانکاری هەر دەبێت ڕوو بدات، بە تایبەت لەو سەردەمەی تێیدا دەژین. لەبەر ئەوەی تەنیا خۆت لە پیشەکەت بەرپرسیت، پێشبینیکردنی ئەو گۆڕانکاریەی لە بواری پیشەی خۆتدا و لە ئێستادا ڕوو دەدەن بە خودی خۆتەوە پەیوەستە. بۆیە پێویستە ئەرکی خۆت لە ژیاندا بە گوێرەی بارودۆخەکە بگونجێنیت. بۆ بەجێهێنانی کارەکانت خۆت پەیوەستی ئەو شێوازانە مەکە کە ماوەیان بەسەر چووە، لەبەر ئەوەی لە کاروانەکە دوا دەکەویت و بەهۆیەوە ناڕەحەتی دەکێشیت. هەمیشە هەوڵ بدە لەگەڵ بارودۆخەکە خۆت بگونجێنیت و ئەگەر گۆڕانکاریەکت بەسەردا سەپێنرا، پێویستە زیادەڕەوی لە کاردانەوەکانت دانەکەیت. بەر لەوەی فریدی ڕۆژ لە یاری مشتەکۆڵەدا ببێتە ڕاهێنەرێکی ناودار، ناچار کرا لەو جۆرە یاریە دەست لە کار بکێشێتەوە، بەڵام بە سروشتی خۆی بەو ڕێگەیە گەیشت کە بیگەڕێنێتەوە سەر سەکۆی یاریەکان. لەبەر ئەوەی تێگەیشت کە ئارەزوو ڕاستەقینەکەی خودی یاری مشتەکۆڵە نییە، بەڵکو حەزی ئەو یاریەکانی کێبڕکێ و ستراتیژ دانانە. لەبەر ئەوەی بەو جۆرە بیری کردەوە، توانی ئارەزوەکانی خۆی بگونجێنێت و پاشان ئاڕاستەی بوارێکی تری وەرزشی مشتەکۆڵە بکات. تۆش بە هەمان شێوەی ڕۆژ ناچار نیت واز لەو کارامەی و ئەزمونانە بێنیت
کە بەدەستت هێناون، بەڵکو پێویستە شێوازێکی تازە بۆ جێبەجێکردنیان بدۆزیتەوە. هەمیشە لە داهاتوو بڕوانە، نەک لە ڕابردوو. بە زۆری ئەو هەموارکردنەوە داهێنەرانە بە ڕێڕەوێکی باشترمان دەگەێنن. لەبەر ئەوەی لە بێئاگاییمان هۆشیار دەبینەوە و بۆمان ڕوون دەبێتەوە، ناچارین دووبارە هەڵسەنگاندن بۆ ئامانجانە بکەین کە ئارەزووی بەدیهێنانی دەکەین. یاسای ڕۆژانە ئارەزوەکانت هەموار بکەوە، خۆت لە ئامانج و خەونی جێگیر بە دوور بگرە، لەبەر ئەوەی گۆڕانکاری یاسا باوەکەیە.